بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت. من لە نێو بازاڕی شاری هەولێرم. ئەمڕۆ لەسەر قەیرانەکان و دۆخی بازار قسە لەگەڵ بەشی لە وڵاتیان دەکەم. با بزانم ئەوان لەسەر دۆخی بازار چی دەڵێن. ئایا پێنەدانی موچە لە کاتی خۆی کاریگەری لەسەر بازار هەبووە؟ هاوڵاتیان و کاسبکاران لەسەر دۆخی بازار چی دەڵێن؟ ئێوە وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. حاجی سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دۆخی بازار کووە؟ والله دوخي بازار هور زور سرعة. لبر أوي خركك بعام يعني خليشي كسابتك الشيء نيشت هذا السيد مزوجتي أنا وستيل السهر دقرن خرادكن وبازارش ضعيفة نيا لبر معاش نيا فارنيا كسابة زور ضعيفة. ضعيفة هسا زور ضعيفة آخر درجة ضعيفونا. چه کاریگەری زۆر لەسەر بازارە؟ موچە زیاتر موچە يعني بدين أو تقدر أوش تأثير زوري يا أخي. موچە بێ بازار باش دەبی؟ ئەگەر موچە بێ؟ إيه طبعا فرق أجا خلق باري أبي بس ذكري. السلام عليكم. السلام ورحمة الله. ئەمڕۆ باسی دۆخی بازار دەکەم. بزانم بە شێوەیەکی گشتی دۆخی بازار چۆنە؟ والله دۆخی بازار خراپە بەگشتی خراپ لەبەر بێ موچەیی خراپە بەڕاستی زۆریش خراپە. زۆریش خراپە دۆخی بازار زۆر خراپە خەرک بەڕاستی خەرێک بێ پارەیە مەعاش نییە ئەوە بازارەکەی وا بە خۆتان دەیبینن چۆلە ئەمە دەیبینم بازار چۆلە جاران وا بوو کاتی خۆی ئەو بازارە گرمەی دەهات کاتی خۆی کە هەموو مانگا مەعاش دەدرا بەس ئێستا کە مەعاشەکە نیە بەڕاستی خەرک پارەی لە بەرچی نییە بازار پارەی دەوێ پارەی دەوێ بەڕاستی کابرا ئەگەر مەعاشی نێبی وەگەر ئیشی نەبی نایەتە بازارە بەڕاستی تا من لە خۆم دەرێم لە خۆم دەریم ئەگەر ئیشم لەو بازارە نەبی نایەمە بازار پارەی دەوێ بەڕاستی ئەوە واقعیە ئەگەر موچە لە کاتی خۆی بێ هەموو مانجێ کەواتە بازار دەبوژێتەوە فەرق دەکا بالفعل فەرق دەکا ئەگەر هەموو مانجێ موچە لە وەختی خۆی بێ بازارەکە فەرق دەکا تەمان خەرک زەوقی دەبی باش دەبینێ قەیران زۆرە بازار نییە چ کاریگەریش لەسەر دەرونی تۆ بەجێهێشتووە واللهی دەرونی زۆر بەڕاستی ئێمە هەموو ساحب ماڵ و مناڵین بەڕاستی هێواران کە دەچینەوە مارێ و ماڵ و مناڵە چاوەڕێی دەستی ئێمەکەن وایە چاوەڕێی دەستی ئێمە دەکەن کە دوو عەلاگە ڕزقیان لۆ ببینەوە کە تەمەشای دۆخی بازاڕیش دەکەی دوو عەلاگە ڕزقت پێ ناچێتەوە مارێ یعنی بازارەکە ئاخیر دەرەجە خراپە ئاخیر دەرەجە یعنی باوەڕ کە ڕۆژی وهایە سوێنێت تاوەرە لێردادنشی 5,000 پێیان ناکەی 5,000 پێیان ناکەی کە 5,000 ئەوەی نییە عایلە پێ بەڕێوە بچی بازارەکە ئەو خالیاتیە بازارەکە بەڕاستی چۆلە و ئێستا وا دەیبینی خۆت بە چاوی خۆت دەیبینی تەسویریکە کوی دەبینی ئەو هەیە هەتا هێوارەشەوە ئەو هەچۆلە کە دەبینە هەموو قەیرانە هەیە لە کوردستان پێت وانە کێشەی خێزانیش ڕوو دەداتن خەڵک لێک هەڵدەوەشێتەوە طبعاً بە هەزارە عایلە هەیە هەر دەوەشێتەوە لە پێناوی چەر دەوەشێتەوە کابرا کرێتیە کابرا مەسرەفی مارەی پێ ناکرێ کرێتیە کرێ پێ نادرێ کابرا کرێتی لەسەرەوە مێزە کرێمێزی پێ نادرێ لای بەڕادی کوچاوەکەم طبعاً لەگەڵ ئەوەی کە دەبینم ئێستا بازارەکە چۆلە دەگوترێ ئەو عاربانانش کە هەیە دەبی چۆل بکرێ بە قورئان تەنزیماتی بازارێ خۆت شتێکی باشە شتێکی خراپ نییە تەنزیمات شتێکی زۆر باشە تەجاوزەکان لا دەدەن خۆ ئەمە لەگەر ئەوەی نە بەڕاستی ئێستا من لەگەر ئەوەمە و شارە جوانبی لەگەر ئەوەمە ئەو تەجاوزاتە نەمینێ بەڕاستی بازاری تێکدا بوو طبعاً ڕێنە بوو پێدا بڕۆی طبعاً ئێستا ئەلەو مەسافەی ئەلێرکوانە دەڕۆیشتنی ڕێنە بوو بڕۆی بەڕاستی نەعار نە ئاسما هیچ جێک جێ نەما بوو یعنی بەڕاستی وەزعەکە لە ئەوە دەرچ بوو دەر بەڕاستی زۆر خراپ بوو کابرا بەخۆی بە عایلێ خۆی داهاتە بازارە تەمەشات دەکردێت 20 عارەبانە خۆی پێدادە بەڕاستی تەڕێە هەر دەبی مشتری هەر دەبی بای هەندێ بباتن وەکو زلکو بەرجینە برێ کابرا نایکڕێ
بەس تاثیری لە بازار هذيك نەکردی تأثيري كده بلي وايا تاثیری کردی أنا والله ئێستا دەبینم بازار چۆلی پێوە دیارە جاران هەروە بوو بنا والله زارا مثلا عربانا اشتوها لي هذا وسط استاك ممنوع كري راب وسط عربانا بلي ئێستا سێ بۆ چەندە أول شيء بدو هزاريا بە 2000 بلي خەڵک نارێ گرانە بدي كوناري دري جرانا بلي هشا ذكري کەواتە جاران ئەگە وەچی موچا بوو خەڵک زۆر گلەی نەدەکرد نەیدەگۆ گرانە بخواي مساهبي بازار خوش تركو بازار هذيك بازار خوش مساهبي باشە کە بازار نەبیتن لە ڕووی دەرونیوە تو چەند نامورتاحی چەند غەمبار دەبی مخا أما غنبار نابين أخوي بزياد بي أو هانينا بري أو بين إيه من روجة بروجة رزق خما دفروشينو غنبارش لك ما نابي إن شاء الله کە قەیرانەکان زۆرن چندێک کاریگەی لەسەر خەڵک بەجێ هێشتووە بەگشتی الله يزور كابرا هي كريتيا كري مولدي كري كهرباء كري آوية يعني أجا كريتي بدك هادو كريتي کرێسی دەکات دوو کرێسی هذه وناكا أوي كابرا فخيرة ڕقی زۆرە هذه كوزورنيا بس أخوي بزيادة أما كريتينينو خاني خمانو دەبینی خەڵکەش کرێکی زۆر هەیە و بەغەمباری و ڕەنگە باسی دۆخەکەی خۆی بکات لە لای تو بخواي هذه كونيا هيا برام عالم زور فقير لو كردستان الدنيا او بنيا لو كردستان بنغلاديش سوريا و انواع تدايا ئەوانە کاریگەریان هەبوو لەسەر کار و کەسابەت بلا وانج رزقيان دفر وشيما بلا پێ دوای بازار کو باش دەبی اي اقل اخوي بزاد معاشك بردوام بيتن بازارش خوش بيتن ان شاء الله ئەگە معاش باش هذه بنيا هم او هيا بەڕاستی بازار ئێستاکە لەوەتی حکوومەتی هەرێمی کوردستان ناو شاری خەیان کردو بەڕاستی بازار زۆر فەرقی کردیا زۆر باش بووە ڕاستی یەکەم کە مشتری دێ بە ئازادانە ڕستەکەم لێ دەکڕیتن ئەمیش لێرە بە ئازادان ڕستەکەی خۆم دادانێم و ڕستەکەی خۆم دەفرۆشم زۆر ئێستاکە مرتاحم بەڕاستی بۆ جاران ئازاد نەبووی زاران ئەم مەسەلە ئازادەکە چ بوو یعنی ئازاد نەبووی عاربان لە ناوجا دەبوو ڕێگرتە بووم سیارە دەهات دەبۆ ئیزدعام يعني كأو مشتري كدهات لما يذكري يعني زور با نامرتاعي دهات بلام إستا كام زور بأزادنا ديتن رادة وستتنو الشاكي خوي ذكرتن درواتن ئەی ئێستا کە موچە دواکەوتووە کاریگەری لەسەر کڕیارەکانت بەجێ نێشتووە نخير نا والله لأخوي بزياد إستا بازارم زور فرقي كردي باشتر بوا والله باشە جگە لەوەی کە باسی ئەوەت کرد کە ئەو عربانانە لێرە نەماینە ئەگە موچە لە کات و ساتی خۆی بێتن بازار هێشتان باشتر ناوی بەتاقی زۆر باشترش دەبیتن زۆر باشتر 100% باشتر دەبیتن لەبەرەوەی گەر معاش هەموو مانج معاش لە کاتی خۆیدا بدرێتن و ئەو کاتەی مۆزەف بە ئازادەنە پارەکەی خۆی سەرفەکاتن و هەم ئەمج بازارم باش دەبی هەنیش ئەویش مرتاع دەبیتن ماگانە معاشەکەی خۆی وەرەگریتن دەبینە خەیران زۆرە چ خەیرانە زۆر کاریگەی لەسەر تو هەبوو چ قەیرانە ئێستا زۆر کاریگەی لەسەر تو هەیە وەکو چی ئەو قەیرانانە کە لە هەرێم هەیە کابرا ئەچ کاسبم یعنی قەیران چ کاریگەری لەم بکاتن ئێستا بۆ نمونە ئەوانەی کە وەکو جەنابەت سەوزە فرۆشن یان میوەی دەفرۆشن دەڵێن کە باسی موچەمان کرد موچەیەکێک لە هۆکارەکان بووە کە خەڵک کەمتر لە چاوزاران کڕیاری هەیە بەڵێ وایە بەڵام لەبەرەوەی کە ئێستا ئەو شتانەکە تازە هاتینە دەرێ و خەڵکە دەکریتن ئەلێرەش بە تایبەتی چینی فەقیری لێیە ئەلێرە ڕستکە هەرزانە بە تایبەت ئێستاکەن وەکو ئەوانە ئێستەکان ئەو نوێیان تازە هاتینە دەرێ لە مەحەلەی چلووە احتمال ئێستا لە شتاقی لە 2000 و 3000 کەمتر نەبیتن بەڵام لێرانە بە 1000 نیاریە بە 1000 چیە لێرەوە هەرزانە لەبەرەوەی ئێستاکە ئەمە دەگەڕین کە شتێکی وا دەکردن کە لێرانە پێمان بفرۆشێتن فەقیرەکەش پێی بکڕێتن فەقیر مامەڵەش ناکە هەیە چۆن مامەلە ناکاتن بەڵام کە دەزانیت تەماشا شتەکانمان دەکات شتەکان ینی باش و هەرزانیشە بە تاقیت دەکرێتن پێدوانی نەبوونی کاریگەی لەسەر خێزانەکان بەجێ دێ هەندێکیان لەوانەی هەڵبۆشێتەوە بە تاقیت هەیە ینی بەڵام بەو شێوەی وانی ینی بێن ئەو هاکە ینی تاسی لەسەرەوە بیتن هەیە دەشکردن هەیە ینی کە 2 کیلۆیان ناکرێت کیلۆیش دەکرێتن دۆخی بازار چۆنە والله كذا زۆرش كذا لەبەر چ ئاوا کزە والله لەبەر چییە خۆەکەی بێ مەعاشی ئەوەکەی چییە ئەگە مەعاش بێ معاش زوو لە جوول دەبێت طبعا بازارەکە دەبێت
طبعا انت کاتێک دەبینی ئاوا کڕیار نییە مشتریت نییە چەندێک تەعسیل لە دەرونی تو دەکات والله زور زور تحصيل لك تداين شابيشي بيش داين شو هل خلق دومينو ويا خلق موبايل وقطري انترنت وتايس كمية يعني ساب خويا صغار قرون ديس كمية چۆن دۆخی بازار باش دەبێتێ والله يبدو ذوقي بازار تو ماشي معاش مستقل بالتابي مشروعات بتوع ايش كار دبي بازار خوش دبي با بڵێم کاڵاکانت گرانن یان لەبەرەوەی کە خەڵک هیچ پارەش پێ نییە بۆیە ناتوانێت خلق باري دوشي تبعتي بينيا خلق البارسي بيخرج اشتكاني مش اخر اشتا كابرا باري نيبوني ناكليان سبوقني ناكليان شامبوي ناكلي بوستي خوادني بس خوادنا كاتبي كابرا مستمر بيكري ئێرە بازارەکە زیاتر خەڵکی هێژار دێتن طبعا يفكر كذا تيرا هو الدورة ما تيرا ئەو قەیرانانەی کە هەیە پێدوانیە وا دەکاتن کە بەشێک لە خێزانەکان هەڵبوەشێتەوە زورش زور هذا وش كتوا هاري والله تحصيلي زور صون بازار خراپە بعام خراب چوی کردووە کە بازار خراپ بێ قرعة موزع بلي رات بيكيا قنا اشترني ئەگەر موچە بێ متسوي بازار دقوري فرقي هذيك دەکەینەوە ئەوە بازار خراپە القرآن بموزعه كم مسكية مساقر بيه مانقانا بيه بازار فرق زور کە دوو موچە بەیەکەوە هات گۆڕانکاری لە بازار دروست کرد فرق زور ياك 16 فرق يوم عارف ینی خەڵک هات و شتی خۆی خلق ده هات بازار هیچ شيء نبو باري بيه والله ما يستخلق باري بيه ئێستا بازار هەر زۆر چۆلی پێوە دیارە دەبینم لە چاو پێشتر کە دەهاتین بۆ ئێرە زۆر قەربارەق بوو ئەنی ڕێگان نەبوو ئێستا هۆکارەکەی عاربانەکان ناوزادە نماون یەک دووش خەڵکە بە مرتاحی بۆ خۆی هاتچۆک کاڵەکان گرانی برێن خەڵک پێی ناکڕێت نا مۆزع گرانی نییە مۆزع گرانی نییە مۆزع کابرا پارە جیرفان نییە بازار ئاساییە بازارێکی احتیاجی بنی بە قووەت بی بە قووەت نییە و زۆر زعیفش نییە خەڵکانەکان نەتەعەدە ئوموری خۆیان دەتوان بەڕێوە بن بە قووەت نییە یعنی بە قووەتەکەی ئەوهانیە وەکو پێشان پێش دەکە ماوە پێش ئێستێک دوو موچەدرا بازارەکە بە قووەتتر بوو کە دوو موچە هات بازار باش بازار جوولانەوەی تێدا و بێگومان یعنی ئەگە موچە بێ کاریگەری لەسەر بازار من عتمان کاریگەری لەسەر هەموو شتێکەیە موچە دەورێکی سەرەکی هەیە ئێستا موچە دواکەوتووە موچە نەهاتووە کەواتە بازار دەبینین وەکو جاران قەرباغی پێوە دیار نییە زۆر کەمشە بازار کەمتر بووە کاتێک موچە دەبی بازار خۆشتر دەبی کڕیار نییە کەمە کەم هەیە بەڵام کەمەوەکو پێویست نییە کەم بووە ئارێوەڵە جاران بۆ نمونە خەڵک لەگەر ئەوەی کە دەهاتە بازار ڕەنگە چەند علاگەیەک میوەشی دەکڕی ئێستا لەوانەیە میوەکەی نەکڕیتن دەکرێت بەڵام بەکەمتر بەکەمتر ئەوکو پێشان کابرا 5 کیلۆی بکرێستا دوی دەکڕی ینی کەمتر دەکرێتن کەمی کردەوە ئەسە میزانێتی بارچ خۆی دەکڕی کە ئەتوو بازارت نەبی کڕیارت نەبی ئەوە دادەنیشی چ کاریگەریەک لەسەر دەروین تو بەزی دێنی بە قورئان زۆر برم چ کاریگەرێک بەجێنیاری هەموو شتێک بەجێدێری ئارێ وەڵڵا نامۆتاحی لە ڕووی دەروینەوە باش وەسەتە باشە بازار بەگشتی جگە لە موچە بەس شتێکی دیکە دەبوژێتەوە بە قورئان بەچی دەگوژێتەوە دڵخۆشی خەڵک بە دڵخۆشی دەگوژێتەوە چەند دڵخۆش بی بازار بە قووەتتر دەبی پارە دەوری سەرێکی هەیە بە کورتی وێ یاننا ئەگەر جیرفانەکە گەرمبی جیرفانەکە گەرمی بازارەکە بە خۆی گەرم دادێت توش دڵخۆش دەبێت حتمەن وایە حتمەن شتەکە وایە ئینشاءالله بازار باش دەبێت بە تەمای خوا سوپاس بۆ ئێوەش بازار چۆنە والله بازار زۆر باشە ئارێ والله چی وای کردووە باش بێ بازار لەخوای بە زیادی بازار لە بەوەی زۆر بازار باشە ئەلحەمدولیلای ئەگەر بێت و یەک پاکسازیەکی دی بکەن یعنی بە تایبەتی ئەو بەگلادیشانە و ئەو ئێرانی و ئەو سووریانە بڕوێ ینی کوردستان زۆر خۆشە یعنی هەموو کەس دەتوانانی ڕۆژانە بای خۆی ژیانی خۆی پیاکە کرێکارە بیانەکان کاریگەریان هەبوو بەڵێ کرێکارە بیانەکان کاریگەریان هەبووە بەڵام شتێکی ترت پێ برێم کەم تەرخەمیش هەیە لەو تەلەڤیزیۆنانەی وچی جەنابێت ئێوە بەس دەگەڕێن نازانم یعنی شتێکم نە لە ئێوە و نە لە تەلەڤیزیۆنەکانی نەدیتە یعنی شتێکی وا بکەن هاوڵاتی جێی دڵخۆشکەربی ئێوە بەس دەچن چاپێکەتن لەگەیە چوبنیان شتێ دەکەن بەس بزانم ئێوە چ دەگەینن چش دەکەن
ئەمە پەیامی هاوڵاتیان دەگوازینەوە جەنابەت ئێستا دڵت خۆشە دڵخۆشی دوو دەگوازینەوە دڵم خۆشە ڕاستە ئەم دڵم خۆشە ملەتی کورد الحەمدولله بەعام دڵی خۆشە گلەی دەکات دەرێ بازارم نییە مامە جان مەسەلە بازار الحەمد ئەها پێت برێم من ناڵێم فەقیر نییە من ناڵێم بێ ئیشی نییە من ناڵێم بێکاری نییە هەموو کەس بای خۆی هەیە ئەوڕۆ بە گرێنتی ینی ئێست بێت و پاکسازیەک بکرێ بە تایبەتی ئەو سوالکەرانە نەمینێ سوالکەر دەورەی باڵا هەیە لەو کوردستانی کابرا لبنانیە فەڵەستینیە هاتیە لە کوردستان سواڵی دەکاوە کۆمپانیایی نایتی ئەو شتانە بنبر بکرێ بەنسبەت هاوڵاتیەکەش هاوڵاتیەکەش الحەمدولله وەزعی باشە گەنجێک دەتوانێت بە چەند ساڵ کار بکات لە کوردستان تا بتوانێت پرۆسی هاوسەرگیری پێک بێن تا بتوانێت خانووەک بە خۆی دروست بکاتن مەسلەی خانوو ئەوە شتێکی ترە بە چەند ساڵی پێدەچێت بە کار و کەسابەتێک دەتوانێت پەیدا بکات ئەوەی ئە سوالەکە زۆر جوانە ئێمە ئەگەر ئەتوویەکی بگری ملیۆن بەخۆی تەواو دەبێ ئەگەر گەنجێک چاوی لە کەسابات بێ باشە لۆ بەگلادیشیەک هاتیە لە بەلەدێ ئیش دەکات دەستگێڕیش دەکات شەوێش کارتۆن و لایلۆنی خڕ دەکاتەوە کابرا هاتووە لێرە بۆ نەخێزانی نییە تەنها کار دەکات مەسروفات ێستا نییە گەنجێک کە ئەگەر بۆ نمونە هاوسەرگیری کردبی 400 کرێی مانگانەی خانووەکەی 200,000 بێ بەخۆی پەیدا دەکات 400,000 بێ چی پاشەکەوت بکە کاکە ژیان مەسەلە پاشەکەوت نییە ئەمن بە پێت برێم یەکەم بەرنامە ئێوە بڕۆم بەرنامەی لەسەر بەڵگەکەت بێ درێن بەڵگەکە کاکە گیان خۆی نەمانی ئەو ئێرانی و سووری و بەگلادیشی و یعنی ئەسنافی وانە ئەگەر بێت و ئەوانە کوردستان بەجێ بێرن گەنجەکەش دەتوانی خانوش بکڕی پرۆسی هاوسەرگیریش بکە ئیش و کاریش بکە تێگەی بەڵام کورد بە عام بێگانە پەرستە بە تایبەتی ساحب کۆمپانیایەکان ئامادەنا بچن ئافرەتێکی بیانی بینن لە کۆمپانیایەکە ئیشی پێ بکەن بەس ئامادەنی نە گەنج ئیش بە گەنجێکی کورد بکەن بەڵێ بێ ئیشە لەوانەیە ئێستا لە کوردستان هەفتا تەلەڤیزیۆنمانەیە لەو هەفتا تەلەڤیزیۆنێ هەر یەک چار کارگوزاری بیانی لەوانەیە تەلەڤیزیۆنەکەی توش بیانی تێدا بیش بیانی تێدانی ئەوانی تر تیاندایان نا ئەوە نازم بخۆیان نانە بزانانی تو پەیامنێری بخۆیان دەزان هەر کەسە و سیاسەتی کەناڵی خۆی ئێستا بۆ منە چەند کەناڵ دەزانی بە دیاریکراوی هەیتی بەڵێ چەند کەناڵکردن دەبێ بۆ هەڵگە بێ وایە ئەوە دەتوانی کو هاتی ئێستا مقابلەی لەگەرم بکەیت دەتوانین مقابلەی لەگەرەویش بکەیت من لەگەر تو لەسەر خواستی خۆت لەسەر خواستی منە تێدەگەم بەڵام ئایا ئەو کرێکارە بیانیانە بۆچی هاتیینە کوردستان کەسابەت دەکە چۆن کەسابات کابرا لە هندستان هاتبوو لێرە تلیاچی دەفرۆشت کاچی منەوە کەسابات نییە لە هندستان هاتبوو لێرانە تلیاچی دەفرۆشت هەتا چشی کردبوو مانتۆرەی دلیڤەری دەست کرد بوێ هەلەساس دلیڤەری بە ئەگەر نال بەخۆ بە چای خۆت بەڵگە هەیە بڕۆ تەمەشاکە لێرە ئەوە کەسابات نییە ئێستاوانەی کە لەو بازارە ئیشیان دەکرد بۆ منە هەبوو هەریەکە و لە کار و کەسابەتێکی دەکرد ئەوانە کاریگەری لەسەر بازار هەبوو چۆن کار مەبەستمەوەیە گەنجی ما بەو پارەی کە ئێستا پەیدا دەکات بۆ نمونە ڕۆژیانە 8 ساعت کار بکاتن ناتوانانی بۆ نمونە پاشکەوتێک توانی گەنجی مەنایکە کار ناکە گەنجی مە کار ناکە هەمووی دەزانی چی دەوێ هەر هەمووی دەوێ معاشێکی باشی هەبی لە سەبەرچی قم لە نێرگەرە و جگەرەیدا بە کەیفی خۆی بسوڕێتەوە بستەوە مارە خۆلێداک و بابی تووڕە کاتن تێگەی لە من هەوڵ نادە ژیان کەسابات ینی پێت درێم ئەتو ئەگەر هەوڵ دەی ئێستا ئەگەر تو پەیام نێریش نەبدەی هەوڵ دەدەی کەساباتەکی دی بکەیت ئەگەر شادەشن نەبی هەوڵ دەدەی کەساباتەکی دی بکەیت تێگەیشتی ئینسان ژیان هەوڵدانە ناگەڕێتە سا ئەوەی مەسەرەن ئەوە حکومە ئەو حکمیوە و دەوڵەتەوە دەگەڕێتەوە سا ئەو شەخصەی تێگەی لە من لەوانەیە ئێستا کە گەنجێک ئەگەر ڕۆژێ کارتی مۆبایل بفرۆشی لەو شارەی لەوانەیە 10,000 چەندکەوێت تێگەیشتی 10,000 دە ڕۆژ دەکات 100,000 30 ڕۆژ دەکات 300,000 گەنجێک ئەگەر بە سەڵ بێ بە تاقیتەنەوی 300,000 بەشی 2 مانگ 3 مانجی دەکات گەنجی کورد ئیش ناکە لەبەر چش ئیش ناکە ئومێد بڕ بووە لەبەر ئەوەی ئومێد بڕ بووە ئەوەندە بیانی لە ناوەت و ئیشوکارەکە لە بەدەستەوی شاتە دەرێ بە خۆی نەمانی ئیشوکاری گەنجی کورد ئەو بیانیانەیە سووری عەرەب ئێرانی ناتەوە عێراقی چکە من هاوڵاتێکی عێراقیمە دەتوانم ئێستا بچم لە بەسڕایی شێ بکەم لە بۆی جنسیەکەم عێراقیە ئەمن لەگە عێراقی نیمە عێراقی چەند لێرەبی ئەمە ئیسفادە لێ دەکەن هەم ئەوان ئیسفادە لەمە دەکەن هەم ئیسفادە دەکەن بەڵام کاکە سووری ئێرانی هندی بەگلادیشی نیپالی
کاکە چەند قەوماتە و کوردستانی بە ملیۆنەها دۆلار لەو کوردستانی دەڕواتە دەرێ خۆی سەبەب بکەی ڕئیسەکەی ئەوەیە ساری نەوەتەکان ئەمن ئەو لە نەوەتەکانەوەی شوکارمە ئێمە معاش نەبوو هیچ نەبوو بەس چ بوو بیانی لە ناو نەبوو ئەمڕۆ ئەم ژیانە دەسوڕا کەچی گرانی بوو ئار بە چیلۆ بوو ڕوون بە نیو چیلۆانی دێوە ئەوڕۆ پارە لەک نەمەند و بەیانی دەکەتەکنە تو دوو بەیان دەکەت دەسوڕا پارەکە لە ناو خۆمان خۆمانیان پێدەژە با بە ئێستا کە پارەی کوردستان هەموو بیانی بردی بیانی ئەگەر حکوومەت دەبی بە زووترین کات بە خۆکەوی لۆ کوردانی لە بەریتانیا ڕەوانی ڕۆڵندایە هۆڵە ناو ئەفریقیان دەکەن با بە لێرە ئەتو ئیشت بەوەی نمایە ئیشت بە کارئینسانێکی بیانی نمایە لە ناوت بی ئەو بیانیە هەچەند لە ناوت بی وەک کرمەکی دەتخوا خلاصت دەکا ئیفلاتت دەکا ئیفلات باشترین حەلوایە نەمانی کرێکاری بیانی لە کوردستان ئەگەر ئەو هابێ نەمانی دەوڵەمەندەکانی شاق بەڵام ئەگەر نەمینێ ئەو بیانە چ دەکات ناچارە برای کەسی برایی دۆخی بازار چۆنە بەخۆی ئێستا باشترە بەرێوەڵە باشە چۆن باشتر بووە وڵی ئەو زادە چۆل بووە عربانە نەمایە بەنگلادیش نەماینە وەڵحاسر بازارەکە فەڕەحتر بوو و مشتری باشتر دێت ئێران ئێستا کرێکاری بیانی لێرە نەمایە ئێستا هیچ ئێستا عربانە لایەتە زادێک عربانی زەدادەی بازار زۆر باشترە ئەرێ وڵا ئێستا هەم بازاری من بە شخص خۆم دو قات و سێ قاتی جارانە ئەرێ وڵی زیاتریشە بەرام هەر ئەوەندەی دەرێم وڵا یاخۆ بازارت هەر باش بی تمای خوای ئەدی ئەگەر موچەش بێ ئێستا موچە بێ 100 باشتریشە ئەرێ وڵا یا ڕەبی ئامە کە موچە نەهات کە موچە تاخیر دەبی فەرقەشی ناکات زەعیف دەبی زەعیف حاڵم پارەی پێ نامینێ عربەکان باشن ئەگەر وەست عرب نەبی بازارمە هەر باش نابی بەس ئەگەم موچە بێ ئی خۆشمان شتیش دەکڕی زۆر باش کڕیارەکانتان بە شیشیان عربن زیاتر سێ بەشی عربە بەشە کوردە عربە بەخوای عربەکان پاریان هەیە معاشیان ڕانەوەستایەوە حنیێوان بەبێم نەتی دەکڕن ئی خۆمان کاورە مانجیش پێ 600 هەزاری هەیە سێ مانگزارێک دەدرێت دوو مانگزارێک دەرێتێ بەشی ناکە ناکری کاتە کاریگەری لەسەر دەرونی و کەسەش بەزی دێلیتن کو کاو قەیران ئاوا زۆر بی کاریگەری لەسەر دەرونی کەسەکە بەردەوام بێ تەبعاً عالم حالم زارێنیە نەخۆ زۆرتر حەزوو بە زێدێری ئێرە بەلە هیچ زەیتی کەنیە بچیتێ چارێنیە چێوە بچی دەست تۆمارەی خەراترە دەستیتە دنیا خەراترە ئیشی عملاتی نییە شاگرداتی نیە مەزبورە هەر لێرە عان مەزورم بخۆم هە لێرە بوو خەڵک لە خۆی بێزار بووە بەرێ وڵا ئەستان بە شخص خۆم بێزارم ئەرێ وڵا لەبەرەوەی ئەلعان ئەو هەفتەیە بازارمان باشترە بڕووکە بەرەوە گەشتیە ئەگەنا بازارمان زەعیف بوو هیچ نەمابوو بە دوو مانگە هەر نەهاتمە ئیشێ ئەرێ وڵی مانجی ڕەمەزان و مانجی دوای ڕەمەزان نەهاتیمەوە سێ ڕۆژاتیمەوە ئیش ئەرێ بەخوا لە سێ لە پێش ڕەمەزان هەتا ئێستا ئەوەی نەداهاتی کە بازار زەعیف بازار زەعیف بوو بەخۆش قالم ناخۆش بوو ئەگەر لەبێ بازارە نەخۆشی ببوو بازاری نەخۆشکردی ئەرێ وڵا درت ناخۆش بی ئەدی ناخۆش ناوی ئێستا تۆگە خەمەکەت هەبی ناخۆش بی یعنی قالبت ئیش ناکە ونیا ئێزا ئێمەش بەڕاستی لێرانە بووین درمان خۆش نەبوو بازاریشمان نەبوو سێ مانگ بوو هەر مەعاش نەهات ئەوە ڕۆوی ئەوە عانی شەوی مانجی سەر نەهاتی ئەوەی مانجی پێنجی شەو هاتە سەرێ بەڕایت و بۆ نەبوونیەی خەڵک دەتوانی پرۆسیاسە جیری بکاتن بەخڕ ناوە لە زەحمەتە ناکرێ ناوە ناکرێت لەبەرەوەی بەو نەبوونەی کابرا چ بکە هیچ شتی ناتوانانی گەشەی لۆمار و منداری خۆش بکە نەک لۆ خۆیە ئێستا کابرا مەسەد ئەگە پارەت نەبێت چ دەکەی ئێستا ئەو قەناتت پێ دەڕێت دەگەڕێ ئەگەر معاشت نەدەنێت چی چارە ئیسات نەبی پارەشت نەبی دەیکەی ناچی ومارێ بەجێی نایێری وڵا خەرک هەمووی و هەیە بەس ێجا نازانم ئێستا چی لێ دێ و باش دەبی وەڵاهی هەندیان گۆ باش دەبی وەچی مەسەلەش کوردی هەیە گەوتیان درۆزن ئاگری دەمارێ بەربوو چونکە پێشای زۆر درۆ کردبوون ئاگری دەمارێ بەربوو هەندی گوتی کوڕ هاوار ئامارم سۆت هاوار مارم سۆت حالەمێک کوڕەوە درۆزنە لی گەڕێن مارەکەی سۆت و خەلاص بوو کەس نەچوو لە هاوارێک بەس ئەمەش لە حکوومەتی خۆمان هەندیان گۆ باش دەبی هەندیان گۆ هەوتان لۆکەین هەندیان وارە هەردووە دەرێ هیچیش نە ئێستا لێرە تەنگاویان کردن هەر دەرێ نابێت لێرە دانێ ئەی لە چێ دانێم سقلێدانە نێم هەموو لە گومبجێ دێمەوە 5 کانتۆر 10 کانتۆر ئەو خیارمەیە لێرەدانە نێم لە شێدانێم نابی ئێرەدا پۆشی ئەدی چی لێ بکەم شەوێ وەڵەوە بڕیادا شەوێری هاتین هەموو شتیان بردیات ئیلا ئەو کورسیمان و پەڕۆکیی بەسێدا دەدەمە ئەو شتانەیە ئەوی لای کەپری لە سەهرە دەین ئەویان هەموو بردین لە شەوێری دەکەی منی هەموویان بردی ئەوی کەتێ بەدەستیان مەبەستیانەوەی کە پەردە نەمینی ئەدەن لەبە ئاگری
بۆتم حکومە زۆر دەخەمێ مەدا ئەگەر پەردە نەمێنێ پەڕۆشی لە سێرە نەبێ ئاگریش بگرێەوە ناسۆتێ کۆلەتم عاشماندێ دەباوە هەبسۆتێ هەدیوەنە کاکە وەڵی بەتەمای خوا ئیشاڵە باش دەبی ئیشاڵە باش دەبی ئیشاڵ دۆخی بازار چۆن دەبینی و لەگەڵ ئەوەشدا هەز ناکەی قەیرانەکان زۆر بوونە بەڵێ سەبارەت بە قەیرانەکان قەیرانمان لێ نابڕێ ئێمە وەکو جاری پێشوش لەوانەیە باسم کردبی وڵاتێکی قەیراناوینە لە بارودۆخێکی زۆر قرس داینە لە هەموو ڕێکەوە بە تایبەتی ئەو قەیرانانەی کە ئێستا لە نێوان هەرێم و بەغدایە دەتوانم بڵێم بەڕاستی خەڵکەکەی زۆر بێتاقەت کردەوە ماندوو کردووە تا ڕادەیەک هاوڵاتی ئەو بارە قورسەی پێ هەڵ ناگیرێتن خەڵک ماندوو بووە بەتەکیید ینی ڕۆژێک نییە ساڵێک نییە دوانە وەکو بڵێ نازانم ئایا گەلی عێراق بەگشتی و خەڵکی کوردستان ئەمە سارە نووسیتی یان بۆسی بەرەو ئەو دۆزەخەی دەبن بەهۆی قەیرانی دارایی بەهۆی قەیرانەکانی سیاسی بەهۆی قەیرانەکانی شخصی و قەیرانی ژێرا و زێر کۆمەڵە قەیران لەسەر خەڵکی کوردستان کەڵەکەی کردووە بەڕاستی لە توانای خەڵکدا نەماوە خۆت موچە خۆری بەڵێ چەند دەبێ ئێستا موچەتان دوا کەوتووە وڵای ڕاستی بێتن بیرم نایە لەبەرەوەی هەروەک باسم کرد قەیرانەکان ڕۆژێک و دوو ڕۆژ مانگە و ساڵێک نییە وای لاتۆ خەڵک یعنی هیچ ومێدێکی نییە و چاودێری ئەو بابەتە نەکەم من بەش بە حالی خۆم وەکو شخصی خۆم چاودێری موچە ناکەم دەزانم ئەگە هەبوو دەیدەن ئەگە نەیبوو نادەن ئیتر چاوەڕێی چی بکەم یعنی بەرنامەیەکم نییە لە بۆ چاوەڕوانیوە چەند کاریگەری لەسەر جنابەت بەجێهێشتووە وەکو شخصی خۆم بەگشتی کاریگەری لەسەر هەمومان کردووە بەڵام کەس لەگەر کەس فەرقی هەیە لەوانەیە من باشتر بم لە هاوڕێکم باشتر بێ لە کەسێکی تر باشتر بێ لە هەردووکمان ئیتر بەپێی چاک دەگۆڕدرێتن کردوانە کاریگەری لەسەر خێزانەکان بەجێ دێڵێ خەڵک تووشی گرفت دەبێ تا سەر دەشێشێ بۆ ئەوەی بەشێک لە خێزانەکان لێکەڵ بۆشێنەوە دەتوانم نەک بڵێم هەر خێزان کۆمەڵگە هەڵوەشاوەتەوە یعنی ئەگەر ئێستا کە ڕوپێوێکی گشتی بکەین سیر دەکەین کۆم شتێک نەماوە بە ناوی کۆمەڵگا خێزانەکان لە هەڵوەشانەوەدانە ڕۆژانە لەبەرەوەی دەست لە بۆ قوتی خەڵک بردراوە لە نێوان هەرێم و بەغدا تاکو ئێستاکە ڕوونیە خەڵکانێک گەڵێن کێشەکە بەغدا خەڵکانێکتر دەڵێن لە هەرێمە ئیتر ئێمە وەکو کەتیونە نێوان دوو بەرداش لە نێوان هەرێم و بەغدا یەکێک دەڵێ دەچین دەیکەین یەکی دەڵێ نایکەن ئەویت کاڵێ بەردەوام دەبێ ئەویت کە دەڵێ هەفتا بەردی لە دوابێ وەکو بڵێ ئێمە ناو جێژەلوکەیەک لە جەزیرەی بەرمۆدا دەسوڕێینەوە چارەنووسێکی نادیارمان هەیە یعنی نازانین هۆکاری دواکەوتنی موچە چیە ئەوە کێشەی تەوتینە ئەوە کێشەی هەژماری منە ئیتر نازانم کێشەکانی بەتاکی کێشەی ئەقلیمی و ناوخۆی و نێودەوڵەتیش و سیاسیشی لەگەڵدایە دەکەم ئەو کێشانە ئێستا خەڵک دەبینن لە بازار زۆر بێزارە بێتاقەتە هیلاکە ئەمانە وا بە زۆرە کاریگەری لەسەر دەرونی خەڵکی بەجێهێشتووە خەڵک لە خۆی بێزار بووە بەچاکەی ئەگەر بێت و بیر بکەینەوە ساڵانی هەشتا پاسێکە بوو بە ناوی ڕیم ئەو ڕیمە پۆڵایەکی زۆر بەهێز بوو ئەو ڕیمە داڕزا و کۆتایی پیاد ئێمە چۆندا نەڕزین چۆن بەرگری هەموو قەیرانانە بکەین یعنی ئێستا ئێمە لە زیادە چی ماینە بە بەردەوام چیشی قەیران دەبین بۆ تایبەتی قوت زۆر گرینگە کەسێک کە قوتی نەما ئیتر کۆتایی بەژێر دەچن کەزستانە قەیرانی نەفتیە کە هاوینە قەیرانی ئاویە قەیرانی کارەبایە ینی خەڵک کەی دەربازی دەبێت لەو قەیرانانە وەڵاهی من وەکو شخص خۆم یعنی پێم خۆشە حکوومەتی هەرێم بەڕاستی ئیتر بابەتی لاپەڕێک نییە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان با بکەینەوە ئێمە ئازە بزانین بۆچی ئێمە بەدایم لە قەیران داینە ئایا ئێمە وەزعەکەمان پێچارە سەر ناکرێت یا خۆمان درستی دەکەن یا بۆمان دروست دەکرێت یعنی پێویستە ئێستا کە حکوومەتی هەرێم بەرپرسانی هەرێم بە هەموو لایەنەکانەوە بە حکوومەت و بە حزبەکان ئەوانەی کە بەشدارن لە حکوومەت ئەوانەی بەشداریش نینە ڕاستێک بە ئەو ملەتە جاری بکەن باسکەن بڵێن بابە ئەمە ڕاستی واقعەکەی ئێمەیە یعنی ناکرێتن ئێمە وەکو درعەکی بەشەری بەکاربێن دەتوانم بڵێم ئێستاکە ئێمە وەکو درعی بەشەری لە نێوان بەغدا و هەرێم بەکاردێن چارەنووسێکی نادیارمان هەیە قەیران لەسە قەیران قەیران لەسە قەیران ئەوە قەیرانی ئاوە ئەوە کارەبایە ئەوە موچەیە ئەوە ژینگەیە یعنی کە سەیری دەکەی بەڕاستی نازانی چی بڵێ ئیتر کە خەڵکیش بۆ هەم قەیراناوە بیژن دەتوانای بەشەر دەسە دەرەوە ئێمە شخین و گۆشتین پێویستیمان بە خزمەت گوزاریە پێویستیمان بە ژیانێکی بەختەوەری هەیە پێویستیمان بە پەیوەندێکی کۆمەڵایەتی هەیە گشتگیر بکرێتن بەڵام وەکو کەسێکی سەر لە شەوە ئیتر نازانی پەنا بۆ وەکو بێژینگەکی لە هاتووە ئیتر لە هەموو لای قەیران ڕوو لەو خەڵکە دەکاتن ئایا خەڵک چۆن بێتاقەت نابێتن ئەگەر لەسەر شاخیشی دانەی شاخش بێتاقەت دەبێتن چکە خۆی
مرۆڤ کە خوا خەڵقی کردیا ئەمانەتێک بە ئەمانەتیشی هەڵگرتووە ئەو ئەمانەتە کە شا خەڵی نەگرتووە مرۆڤەکان هەڵی گرتووە ئەوە قەیرانانەش هەموو لە سەرمان کۆبووەوە ئیتر بەڕاستی کاتی هاتووە ماوەیەکمان پێ بدەم کە شوێک بدەین ئێمە وەکو خەڵکی وڵاتانە تۆزێک بە بەختەوەری بژین. بەڵای زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە کاسبکاران و هاوڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر دۆخی بازار بەگشتی کاسبکاران دەڵێن دۆخی بازار باش نییە و خراپە لەبەر ئەوەی موچە دوا کەوتووە موچە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دۆخی بازار هەیە ئەگەر موچە باش بێ بازار بەم شێوەیە نابێ بەڵکو زۆر قەرەبارق دەبێ بەڵام ئێستا لەبەرەوەی موچە دوا کەوتووە بازار چۆلی زۆری پێوە دیارە و هەروە فەرمانبەرانیش گلەی دەکەن دەڵێن ئێمە کە دەینە بازار پارەمان پێ نییە جیرفانمان بەتاڵە بۆیە داوا دەکەن حکوومەت لە کات و ساتی خۆیدا موچیان پێ بدە تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ.